دۆخی مامۆستایان و فەرمانبەران و پێیانوتی ناتوانین هیچتان بۆ بکەین. ئێمەش پێمان وایە ئەو بێمنەتەی حکوومەتی هەرێمی کوردستان دەرەنجامی کردنەوەی خوێندنگەکانە لەژێر فژاردا و هەوڵەکانی هەندێک لایەن و ڕێکخراوی مامۆستایان و یەکێتی مامۆستایانی ماوە بەسەرچووە کە هەمیشە دژی بەرژەوەندەکانی مامۆستایان هەوڵیان داوە. لێرەوە پێتان ڕادەگەێنین لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نەبوو داخوازیەکانمان جێبەجێ بکات، ئێمە ناچارین بەردەوام بین لەسەر خەباتی مەدەنی و یاسایی و بۆ فشارخستنە سەر حکوومەتی هەرێم و هێزە سیاسیەکان لە پێناو هاتنەدی داوەڕەواکانمان. ئاگادارتان دەکەینەوە سبەینێ ڕۆژی شەممە 14/1/2017 خۆپیشاندان و ڕێپیاوانی فراوان ڕێک دەخەین. داوا لە هەموو مامۆستایان و فەرمانبەران و هاوڵاتیان و کەسوکاری شەهیدان و تەواو چین و تێژەکان دەکەین سبەینێ بەشدار بن لە خۆپیشاندانی فراوان لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا کاتژمێر 9 ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی 13/1/2017. ئێمە سبەینێ سەردان ناکەین بەڵکو خۆپیشاندانەکەین، خۆپیشاندانیش ئەبەینە بەردەم بارەگای پارتی دیموکراتی کوردستان و پێتان ڕاگەیەنین ئەو کۆبوونەوانەی کە لە ڕابردووە لەگەڵ پارتیا کراوە بەدیلی خۆپیشاندان و فشارە مەدەنیەکان نەبووە و لەسەر داواکاری ئەوان بووە لە چوارچێوەی ئەو کۆبوونەوانە بووە کە ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی ڕێکی خستووە لەگەڵ سەرجەم لایەنە سیاسیەکان و دامەزراوە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا. دەستگای ڕۆشنبیری نووری حکمەت و کۆڕی بۆ هەریەک لە مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی و عەبدولستار مەجید وەزیری کشت و کاڵ ئەنجامدا. مامۆستا عەلی